برای بەڕێزم کاتێک کە تۆ هاوسەرگیریت کردووە بێگومان لەگەڵ کەسێکە هاوسەرگیریت نەکردووە کە گوناه و تاوان ناکات. خوشکی بەڕێزم تۆش بە هەمان شێوە. بۆیە برای بەڕێزم ئەگەر خێزانەکەت هەڵەی کرد هەڵە دەکات دڵنیابە پەنا بەخوا من باسی ئەوە ناکەم هەڵەی زیناوشت ناڵێم هەڵەی تر هەڵەی ئاسایی کە هەموو مرۆڤێک دەیکات. ئەگەر خێزانت هەڵەی کرد زۆر لەسەری گەورە مەکەرەوە، شتەکانی لەسەر گەورە مەکەرەوە، ئەوەندە لەسەر شت مەڕۆ. خوشکی بەڕێزم تۆش بە هەمان شێوە، چونکە ڕۆژێک دێت تۆش هەڵە دەکەی برای بەڕێزم. خوشکی بەڕێزم کاتێککە پیاوەکەت هەڵەیە دەکات، کاتێککە خێزانەکەت هەڵەیەک دەکات، کوردوەتەنی مێشی لێ مەکە بەگامێش، چونکە هەمووتان هەڵە دەکەن. نە تۆ مەلایکەت مارە کردووە، نە خوشکی بەڕێزم تۆش شودۆ مەلایکە کردووە، چونکە ئەوان تاوان ناکەن، بەڵام من و تۆ گوناه و تاوان دەکەین، ڕۆژانە هەڵە دەکەین. ئەگەر بە چاوی لێبوردنەوە تەماشای یەکتری نەکەین ناتوانین بژین لەگەڵ خێزانەکانی خۆماندا، لەگەڵ مێردەکانی خۆماندا. خوشکە بەڕێزەکان، بۆیە کاتێکە خێزانەکەت هەڵەیەکی کرد، کاتێکە مێردەکەت هەڵەیەکی کرد، ئەو بزانە دوژمنەکەت هەڵەی نەکردووە، دوژمنی تۆ هەڵەی نەکردووە. ئەو بزانە دۆستەکەی تۆ، خۆشەویستەکەی تۆ، هاوبەشی ژیانی تۆ هەڵەی کردووە. بەڵام کام دۆستت، کام خۆشەویستت، کام هاوبەشی ژیانت؟ دایکی مناڵەکانت، باوکی مناڵەکانت هەڵەی کردووە. کەواتە بزانە تۆ لەگەڵ کێدا هەڵس و کەوتەکەی، لەگەڵ دوژمنێکە هەڵس و کەوت ناکەی، و دوژمنێکی تۆش هەڵەی نەکردووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمی هیچ کەسێک لە ئێوە با خێزانەکەی خۆی نەبوغزێنێ، ڕقی لە خێزانەکەی خۆی نەبێ لەبەر ئەوەی هەڵەیە دەکات. ئەمە صحیح مسلیمە، چونکە ئەگەر هەڵەیەک بکات چاکەیەکیشی هەیە، بۆیە ئەبێت چاوپۆشی بکەی. پیاوەکەیشت ئەگەر هەڵەیە بکات چاکەی هەیە. کەواتە خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، وەکو دوژمن سەیری یەکتری مەکەن. لێبوردنتان نەبێ ناتوانن بژین. ئینسان بە لێبوردنەوە جوانە، ئەگەر نا ژنومێردایەتی زوو کۆتایی پێدیە، یەخود ماڵەکە دەبێتە دۆزەخێک و بەدبەختیەک بۆ خۆت و خێزانت و ماڵ و مناڵیشت. کەواتە ئەبێ بزانیت باوکی مناڵەکانە، دایکی مناڵەکانت هەڵەی کردووە، دوژمن نەیکردووە. ئەزانی کێیە ئەو کەسێک کە هەڵەی کردووە؟ خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، ئەو کەسەیە کە وازی لە دایەگیان و باوەگیانی هێناوە، هاتووە بۆ لای تۆ، لەگەڵ تۆدا دەژی. کاتێک ئێمە خێزانمان هەیە لەگەڵ خێزانی خۆمانە دەژین، پیاوەکان، خوشکە بەڕێزەکەم، پیاوەکەی تۆ وازی لە دایە و باوە هێناوە، وازی لە خوشک و براکان هێناوە کە چەندەها ساڵ پێکەوە ژیاون لە یەک خان و لە یەک شوێنێکدا. ئێستا هاتووە بەختەوەری کامەرانی لە ماڵەدا دەبینێت. برای بەڕێزم تۆش بە هەمان شێوە ئەوە بزانە، ئەو کەسێک کە هەڵە دەکا خێزانەکەی تۆیە، وازی لە دایەگیان و باوەگیانی هێناوە، باوەگیانی واز لێ هێناوە، دایەگیانی واز لێ هێناوە، هاتووە بەختەوەری دەبینێت لە ماڵێکی تردا. کەواتە ئێوە دوو دژمنین بە یەکۆ کۆبوونەتەوە، دوو کەسن واستان لە کەسوکاری خۆتان هێناوە، هاتوون پێکەوە لەسەر جێگایەک دەخەون لە یەک ماڵدا. کەواتە ئەگەر لێبوردنت نەبێ ناتوانی بژیت. بۆیە کاتێک کە کەسێک هەڵەیە دەکات خێزانی مێردی، بزانە دوژمنەکەت هەڵەی نەکردووە، لێبوردنت هەبێت، چونکە ئەگەر وان نەکەی ناتوانی بژیت، چونکە ڕۆژانە هەڵە دەکەین. نە تۆ مەلایکەی، نە ئەوش مەلایکەیە. واستانە ماڵ و حاڵی باوک و دایکتان هێناوە، هاتوونە بۆ ماڵێکی تر بۆی بەختەوەرتر بن. بە شەڕ و ئاژاوە بەختەوەری ڕوو نادات، بەختەوەری دەست ناکەوێ. کەواتە ئاگات لە خۆت بێ. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، لێبوردنتان هەبێ بەرامبەر بە یەکتری بۆی بتوانن بژین. ئەگەر تۆ هەڵەت کرد خوشکی بەڕێزم بەرامبەر بە مێردەکەت، بڵێ داوا لێبوردنەکەم، غەڵەتم کرد بەرامبەرت. برای بەڕێزم، ئەگەر تۆش بەرامبەر خێزانت هەڵەت کرد، بڵێ هەڵەم کرد، داوا لێبوردنەکەم. خۆ ئەگەر لە بازاڕە هەڵەیە بەرامبەر بە ئافرەت بکەی، ناڵێ داوا لێبوردنەکەم، ئەویش هەر ئافرەتە. وەڵام من تەنەزوڵ بۆ ئافرەت ناکەم، تەنەزوڵ بۆ ژن ناکەم. حاڵە جوانە، هەر تەنەزوڵی بۆ مەکە. هەموو ڕۆژێ شەڕ و ئاژاوی کێشە و مشکیلە. خۆشتەوە بەدبەخت بوویتە هیچ. ژنی مێردایەتی هەر نازانی چییە، و دوایەوە مناڵەکانیشش فێرە شەڕی ئاژاوە کردووە. هەر لێبوردن زۆر گرنگە، ئەگەر نەتبێ دڵنیا بە بەختەوەر نابیت.
برای بەڕێزم دەست قونجا و دەست نوقاو مەبە بەرامبەر بە خێزانت، بەرامبەر بە منداڵەکانت. کوردوەتەنی گونک بژێر مەبە، گونک بژێر مەبە. ئەوە چیتان خوارد؟ ئەوە چیتان کڕی؟ ئەوە شتانە کڕیم چی بەسەراهات؟ ئەوەندە پرسیار مەکە. خواردت ڕۆژانە دووژەم سێژەم نانەخۆی، ئەی چی لێ هات؟ خۆ توش بە لۆریشتت نەکڕیوە، شتێکی کەمت کڕیوە، چی بەسەرات خوراو تەواو کۆتایی پێ هات. گونک بژێر مەبە. ئەگەر گونک بژێر بی بەختەوەر نابیت. برای بەڕێزم دەست نوقاو نەبێ بەرامبەر بە منداڵەکانت نەخۆشن بیان بە بۆ عیادە. واللهی چەندەها پیاو هەیە، چەندەها نێر هەیە دوو لە ڕووی بەڕێزتان، خێزانەکەی چەندەها ساڵە نایبە بۆ نەخۆشە، نایبە بۆ خەسەخانە، نایبە بۆ عیادەیەک، پارەی بۆ سەرف ناکە و هەشیەتی. ئاخر ئەو خوشکە پێویستی بە عیادەیە، پێویستە یارمەتی بدەیت، چونکە ئەگەر پیاو دەستی قونجان و دەستی نوقان دڵنیا بە لەو ماڵەدا کارەساتی گەورە ڕوو ئەدا، چونکە چروکی پیاو ئافرەت فێری بەدڕەوشتی دەکات. چروکی پیاو ئافرەت فێری خیانەت دەکا. چروکی پیاو ئافرەت فێری سەرشۆڕی و سوالکردن دەکا. باش ژنەکە داوا لە خەڵکی نەکا داوای پارە و یارمەتی بکە، مەسروفی کە پارەت بۆ چییە؟ بۆ بکوز داوای جێدەڵی خۆت بیخۆ ماڵم ناڕژە با بیخوا. پیغمبری خوا صلی الله علیه وسلم حدیثی که صحیح مسلم داده فرمیه اعظمها اجرا الذي انفقته على اهلك، گەورەترین خێر و سەدەقە کە ئەنجامی بدەی ئەوەیە بیدەیتە ماڵ و مناڵەکەی خۆت. بۆیە گونک بژێر مەبە، ڕەزیل مەبە، چروک مەبە، چونکە ئەوە هۆکارێکە بۆی ئەو عائیلەیە تێک بچێت. هەروەکو چۆن ئەگەر لێبوردن نەبوو ژیان لە ماڵەکە دەبێتە دۆزەخ، ئەگەر ئەو پیاوەش مەسروفی ماڵ و مناڵی خۆی نەکرد لە کاتێکا لە توانایدا هەیە، ئەوەی کە لە توانەتدا هەیە لە مادی و لە دارایی بۆ ماڵ و مناڵی خۆتی بکە. چونکە خێزانە تازە چاوی لە دەستی دایک و باوک و براو کە سوکاری نەماوە، لە ڕووی نایە بڵێ باوە هەندێ پارەم بەرێ، براکەم هەندێ پارەم بەرێ، خوشکەکەم هەندێ پارەم بەرێ، ئەگەر تۆ ناچاری نەکەی. بۆیە چاوی لە دەستی تۆیە یارمەتی بدەی، مناڵەکانیش بە هەمان شێوە. بۆیە دەست نوقاو مەبە. پرسیارە لە پێغەمبەری خوا کە صلی الله علیه وسلم فڵان کەس پیاوێکی ئاوایە و ئاوایە و ئاوایە، ناوی کەسێکیان برد؟ بەڵێ وتیان بەس یەک عیبیتایە، پیاوێکی دەمسپی، پیاوێکی معقوڵ، بەس ڕەزیلە، چروکە. فەرمی وەئەیو دائین ئەدوەء من البخل، باشە لە ڕەزیلی پیستر هەیە، بۆ دەردێک هەیە لە ڕەزیلی پیستر و لە چروکی پیستر بێ، خراپترین دەردە. بۆیە کچی خۆت مەدە بە کەسێکە چروک و ڕەزیل بوو، چونکە دڵنیا بە خۆشبەختی لەو ماڵەدا نییە. بەڵام ئینسانێک کە ڕەزیل بوو، چروک بوو، کە بەخیل بوو، هەم خۆی بەدبەختەکە، هەم خۆی ناشرین دەکە، هەم ماڵ و منداڵەکەشی. چەندەها کەسمان بینیوە ئافرەت بەهۆی چروکی پیاوەکەی و تووشی چەندەها خراپە بووە. نەخۆشە پیاوێک شتێکی بۆ کە و پارەی عیادەکەی بۆدا، بەڵام لەگەڵیشان ڕابێرێ، پەنا بەخوای گەورە، لە خوا ناترسێ کابرایش بۆ خوا نایکات، بەبێ مقابل و بەبێ بەرامبەر نایکات. بۆیە بەرامبەر بە خێزان و ماڵە مناڵت ڕەزیل مەبە، چونکە ڕەزیلی چروکی مەسروف نەکردن هۆکاری کێشەکانە، یەکێکە لە هۆکاری کێشەکان. ئەگە پێت خۆشە ماڵەکەت کێشەی تێدا نەبێ، چروک مەبە، چونکە خێزانت پێی خۆشە شت بکڕێ، پێی خۆشە شتی بۆ بکڕی، پێی خۆشە خزمەتی مناڵەکانی بکەیت، مناڵەکانی پۆشتە بێ. بەڵام کاتێک سێرێکە مناڵەکانی جلەکانی زۆر ناشرینە و توانای شت هەیە، بێگومان ئەو خێزانە تووڕە ئەبێ و کێشە دروستە بێ لە نێوان خۆتان و خێزانەکانتانە. بۆی ئاگاداری خۆتان من چروک مەبن، بە پێی توانای یارمەتی خێزانەکان و مناڵەکانتان بدەن و مەسروفیان بکەن. برای بەڕێزم حتا پێتەکرێت لەگەڵ ماڵ خەزورانت، خەزورتە، برای خێزانتە، خزمێکی نزیکی خێزانتە، حتا پێتەکرێت شەریکایەتی و بازرگانی لەگەڵ خەزورانی خۆتان مەکە، حتا پێتەکرێت. مناڵم حرامە، ئەڵێم حتا پێت ئەکرێ خۆت بپارێزە، چونکە ئەگەر کێشەیەک لەگەڵ خەزورتا دروست ببێ لەسەر پارە، لەسەر تەماح، لەگەڵ برایەکی خێزان تا ژن برایەکی خێزانت، بێگومان پرشی ئەو کێشەیە ماڵەکەی تۆش دەگرێتەوە. ئەو کاتە ئەو ئافرەتە نازانیە برا هەڵبژێرێ، باوک هەڵبژێرێ، یا مێرد هەڵبژێرێ، هەر کامێکان هەڵبژێرێ هەروەی. چەندەها کەس دەبینم لەگەڵ برای خێزانیا، لەگەڵ خەزوریا بینی نییە لەسەر پارە و تەماح.
خواهی گەورە دەفەرمێ وإن كثيرا من الخلطاء ليبغي بعضهم على بعض إلا الذين آمنوا وعملوا الصالحات وقليل ما هم. زۆربەی شەریکەکان ئەمە ئاەتی قورئانە، زۆربەی ئەو کەسانی کە شەریکایەتی یەکتر دەکەن لە مەعامەلە و کەسابەتە لە بازرگانیدا، هەندێکیان زڵم دەکەن لە هەندێکیان، ئیلا کەسانێکی ئیماندار نەبێت ئەوانەش زۆر کەمن، لەوانەی خەزوورەکەی تۆش لەو کەسە کەمانە نەبێ. وقلیل ما هم، ئەو شەریکانی کە زڵم لە یەکتری ناکەن، ئەو شەریکانی کە حتا مردن بە یەکەوەن زۆر کەمن، ئەگینا بینیان تێکەچێ و چەندەها کەسەیە ئەڵێ لە ژیانما شەریکایەتی کەس ناکەم، بۆ لەبەر ئەوە کێشەی بۆ دروست بووە. بۆیە ئەگەر پێت ئەکرێ حتا پێت ئەکرێ ئەوەندەی دەتوانێت لەگەڵ ماڵ خەزوران تا کەسابەت مەکە. بۆچی؟ لەبەرەوە ڕۆژێک خوا نەخواستە تێک چوون ماڵەکەی تۆش تێک ئەچێت، خۆت بپارێزە. ئەوە باشترین حەلە بۆی کە خۆت لە کێشە بپارێزی، چونکە ئەمە زۆر جار کێشە دروست ئەکات. براکەم لەگە براکە یابینی نییە، وەڵا ئافرەتەکە لێ براکەم لەگەڵ پیاوەکەم مابینی نییە، لەسەر چی؟ لەسەر پارە و تەماح، هاموشۆی تری ناکەن. ئەڵێ ناچی ماڵ براکەت، کاکە بۆ نەچی ماڵ براکەت؟ تۆ کێشەی تەماحەت لەگەڵیا هەیە، ئەم داماوە بۆ نەچی ماڵ براکەی خۆی؟ بۆیە حتا پێتەکرێ خۆت پارێزە لەم خاڵە. برای بەڕێزم، ئەگەر لە ماڵەوە ئێمە دەمانوێت خێزانەکان کێشیان کەمتر بێتەوە. ئەگەر لە ماڵەوە خێزانت شتێکی شکان، شتێک لە دەستی بەربووەوە، شتێکی لەسەر گەورە مەکەرەوە، کێشە دروست مەکە، جوێن مەدە، قسەی ناشرین مەکە، چونکە ڕۆژێکیش خۆت پەنەداوە، شتی شکانووە پێت ناخۆش بووە، قسەت پێ بکرێ. کاتێک گەنج لە ماڵ باوکتا بوویتە، مناڵ بوویتە، کاتێکە گڵاسێک پیاڵەیە شتێکە شکاندووە، شتێکی تر شکاندووە، شوشەیەکە شکاندووە، پێت خۆش بۆ دایک و باوکت قسە پێ بکەن؟ ناوەڵە. دەبخوا خێزانش پێی خۆش نییە، خۆ خێزانە عەبدی تۆ نییە، خۆ کۆیلەی تۆ نییە، خۆ لە کوردەتەنی لە حەقی خوێناوەرت نەگرتووە، لەسەر گڵاسێک کوێربی چاو دەرچێ نازام هەزار قسەی ناشرین و جوێندان بە خۆی و بە کەس و کاریشی. برای بەڕێزم، ژنی مێردایەتی ئەوە ناڕاتە ڕێوە، تۆش تەشکێنی ئەویش تەشکێنی، مناڵت بێ بخوا مناڵ تەمرێ، سیارەت بێ سیارەت ئەشکێ، سیارەت دەعمەکە وەرەگەڕێ، ئەیتر ژیان ئاوای برا خۆم بەهەشت نییە. تۆ بتێ هەموو شتەکان وە خۆی بمێنێتەوە، نامێنێتەوە، بەخوا پارەت بوو، قازانجەکەی، زەرەرەکەی، ئیتر دنیایە هەموو شتێکی تایە، نەخۆشەکەوی لەشە ساغە بێ، تۆ بتەوی وەڵا کاکە من ئەم گڵاسە کڕم، ئەم پیاڵا کڕم، ئەم شتا کڕم، تا قیامەت نابێ بشکێ. نابێ کاکە، شتیوان نییە، تۆزێ عەقڵت کۆکەرەوە. خێزانە شتێکی شکان، قەچێکە دەستخۆشێکی لێ بکەی باشترە، چونکە ئەنقەس نەیشکانووە. ئەمە تەنەزورکردن نییە بۆ ژن، ئەمە ئەمانەوێت کێشەکان گەورە نەبێتەوە، لەسەر گڵاسێ، لەسەر شوشەیە، لەسەر شتێکی بەسیط، وەڵڵا جارێ بای 500 نابای 1000 دینارە، ئاخر بۆ 2-3 سەعات شەڕەکەی، مناڵ خەفەتە دی بە مناڵ و بە ژن و کێشە دروست ئەەکەی، چی پێویستەکە؟ ڕۆژی چوارەوە نەدەی بە پاکەتەی خۆی، ئەوە باسیەوە ناکەی. برای بەڕێزم، با کێشەکان گەورە نەکەینەوە لەسەر خۆمان. خێزانە شتێکی شکان، حتا خوشکی بەڕێزم، ئەگە پیاوەکەش شتێکی شکان لێی مەکە هەرە، بۆی کێشەکان گەورە نەبێت و شتێکی ئاساییە. جارێ ماڵەکەتە سووتێ، نەک شتێکت بشکێ، ئەبێ شتەکان بە ئاسانی وەرگرین. ئەگەر شتەکان گەورەکەینەوە، ئەگەر خێزانە شتێکی شکان بەدەمێ پێ بکەنی، شتەکەی نەشکانەوە لە دەستی کەوتۆتە خوارەوە. بڵێ مادەم لە حەمدا دەستی خۆت سەلامەتە، خۆت سەلامەتی مناڵەکان سەلامەتە، کێشە نییە، کەمەکەی نەبەخوا کەم ناکەی. هەوڵەدەی کێشەکان کۆتایی پێبێنی، نەک کێشەکان گەورەکەیتەوە. بۆ ئینشاڵڵا هیوادارم ئەم خاڵانە ئاگاداری بین. خوای